بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی عزیز لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەموو لایەکتانە. لە بەرنامەی ڕابردوودا لە خزمەتتانە لە باس و خواسی قسە دابڕین بووین لە یەکتر، کاتێکە مسلمان لەگەڵ برا مسلمانەکەیدا قسەی لێدا بڕیوە و قسەی لەگەڵ ناکە. باسی خەتەری ئەم بابەتەمان کرد کە لە شەریعەتی ئیسلامدا چۆن بە گرنگی باس کراوە و خەتەریەکەی بۆ مسلمانان ڕوون کراوەتەوە کە نابێ مسلمان لەگەڵ مسلماندا قسەدا ببڕێ. لە بەرنامەی ئەم شەویشا بە پشتیوانی خوای پەروەردگار هەرچینەوە سەر ئەو باسە، بەڵام بە زیادەی شتێکەوە ویش ئەوەیە ئایا لە چی کاتێکدا جائیزە ئێمە لەگەڵ بەرامبەرەکەماندا قسە نەکەین، واتە لەگەڵ بەرامبەرەکەمانە قسەدا بڕین و قسەی لەگەڵا نەکەین. ئایا جائیزە و لە چ کاتێکدا جائیزە ئێمە و کارە بکەین؟ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ڕۆوەکاتە ئیمانداران ئەفەرمێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. ئەفەرمێ ئەوانەی کە بڕوادارن، ئەهلی قیبلن، ئەهلی نوێژن، ئەهلی ڕۆژون، ئەهلی حەجن، ئەهلی سەڵاواتن، ئەوانە برای یەکن، با لە یەک حیزبیشدا نەبن، با یەک بیرکردنەوەشیان نەبێ، با لەسەر یەک مەزهەبیش نەبن، با یەک زوبان و یەک ڕەگەزیش نەبن، برای یەکن. مادام مسلمانن برای یەکن. فأصلحوا بين أخويكم. کاتێکە دوو براتان دوو بنەماڵەتان کێشەیەکیان هەیە، ئێوە سڵح لە نێوانیاندا بکەن، با قسە پێکەوە بکەن، چونکە کاتێکە قسە نەکرا وردە وردە بەرەو ناڕەحەتی و ناخۆشیە چێ. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەڕەشەی زۆر لەو کەسانە کردووە کە قسە لەگەڵ خزم و کەسوکاریدا ناکەن. جاری وا هەیە شەیطان زەفەرمان پێ ئەبات بەوەی کە لەگەڵ بەرامبەرا قسە ناکەین، عوزرێک بۆ خۆمانین، و بەڵام لەوا چێ لە شەریعەتی پاکی ئیسلامدا عوزر نەبێ. برایان و خوشکانی ئازیزم، جاری وا هەیە تەنها دڵشکاندنێکە، یعنی شتەکە پەیوەندی بە دینەوە نییە، پەیوەندی بە ئیسلام و خوا و پێغەمبەرەوە نییە صلی الله عليه وسلم. خەڵکێک قسە بە خوا بڵێ کێشەمان نییە زۆر جار، بەڵام کە قسە بە خۆمان بڵێ و کاتە قسە لەگەڵ بەرامبەرەکە ناکەین. بەڵام زۆر گرنگە ئێمە ئەوە بزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من هەجەڕ ئەخاه سەنەة فهو كسفك دمه. هەر کەسێک لەگەڵ مسلمانێکدا قسە نەکات، ساڵێکی بەسەردا بڕۆک وای خوێنی ڕەشتبێ و خوێنی حەڵال کردبێ، ئەوەندە تاوانە، ئەوەندە گوناهە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی جائز نییە و دروست نییە لەسەر و سێ ڕۆژەوە مسلمانێک لەگەڵ مسلمانێکی تردا قسە نەکات. ئەگەر ئەم دوو مسلمانە کە هەردووکیان پێکەوە قسە ناکەن، هەردووکیان هۆکاری دوورکەوتنەوەن لە یەک، ئەم سەلام لەو ناکە، ئەوی تر سەلام لەو ناکە، ئەڵێ کاکە ئەلشی بۆ لایەکیانەوە بۆ لەگەڵ فڵان کەس ئاش نابیتەوە، من ئەی کاکە بەڵێ تۆ وەڵا ئاش نابم، وەڵام من نەفسی خۆم ناشکێنم، وەڵام من تەنەزولی بۆ ناکەم. من چۆن تەنەزولی بۆ بکەم؟ مەبێ ئەو تەنەزولم بۆ بکە، ئەبێ ئەو بێ داوای لێبوردن بکە. ئەمە نەفس شکاندنی منە، من کەرامەتم هەیە. ئەچی بە لای وتریان کاکەوە زەحمەت نەبێ بۆ لەگەڵ ئەم برا مسلمانەتە، ئەم خوشکە مسلمانەتە ئاش نابیتەوە. ئەڵێ وەڵام من نەفسی خۆم ناشکێنم، من کەرامەتی خۆم ناشکێنم، ئەبێ خۆی بێ داوای لێبوردنم لێ بکە، بێتە بەردەرگاکەم، مەمنونم بێ، مەمنونی تۆیش بێ و کاتە قسەی لەگەڵاکەم. ێ بەڕێزان، ئەمە نەفس شکاندن نییە گەر لایەنێکیان بچن لەگەڵ ئەوی ترانە قسە بکەن. کاکە بۆ نەفس شکاندنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووە خەیرهم الذی یەبدأ بالسەلام. یعنی باشە تۆ حەز ناکەی لای خوا لەوی تریان باشتر بیت، لەو کەسێکە قسەی لەگەڵا ناکەی چاکتر بیت. ئێدەی پێغەمبەرە فەرمێ باشترینتان لای خواوەیە کە سەلام لە پێشە سەلام لەوی تریانەکە.
ئەگەر هەردووکیان قسە نەکەن پێکەوە، هەردووکیان سەلام لە یەکتر نەکەن، ئەوە هەردووکیان تاوانبارن، هەردوو ئەو دوو ئینسانە تاوانبارن. بەڵام هەر کاتێک کە ئەمیان دەست پێشخەری کرد، تاوان بۆ ئەم نانووسێگە ئەو وەڵام نەداتەوە، مەلایکەت وەڵامی ئەمە داتەوە کاتێککە ئەو ئینسانە وەڵامی ناداتەوە. بەڵام لێرەدا زۆر جار مسلمانان برایان و خوشکانی عزیزم بۆ خۆیان بە ئیجتیهادی شەخسی خۆیان ئەڵێن وەڵام من عوزرمەیە، من لەگەڵ فڵان کەسا قسە ناکەم، خوش پێی خۆشە، یعنی ئیسلام ڕێگەی داوە. بەڕێزان، ئایا لە چ کاتێکدا جائیزە ئێمە لەگەڵ خەڵکیدا قسە نەکەین؟ قسە نەکردن لەگەڵ خەڵکیدا دوو شێوازە برایان و خوشکانی عزیزم. شێوازی یەکەم قسە نەکردن لەگەڵ کەسێکدا لەبەر خاتری خوا، یعنی لەبەر مەسلحەتێکی دینی، لەبەر مەسلحەتێکی شەرعی. ئینسانێکەیە سوورە لەسەر تاوان، لەسەر گوناه و تاوان بەردەوامە. کاتێک ئەم ئینسانە لەسەر گوناه و تاوان بەردەوامە، تۆ ئەزانیت ئەگەر قسەی لەگەڵدا نەکەی ئەگەڕێتەوە، یعنی کە قسەی لەگەڵا ناکەیت، قسەی لێدا ئەبڕی، سەردانی ناکەی، ئەم سەردان نەکردن و قسە لەگەڵ نەکردنە ئەبێتە هۆکاری پەشیمان بوونەوەی. واتە لەم کاتەدا قسە نەکردن وەکو دەوایەک بەکارهێنی، چۆن نەخۆشێک دەرزیەک دەرمانێک بەکارهێنێ بۆ چارەسەری نەخۆشی، تۆش بۆ چارەسەری گرفتێک ئەمە بەکارهێنی کاو ئینسانە بگەڕێتەوە. و هەر کاتێک ئەم ئینسانە بۆ نمونە لەسەر تاوانێک بەردەوام بێت، ئەم ئینسانە بە شێوازێک لە شێوازەکان لەناو گوناه و تاوانێکایە، تۆش یەقینت هەیە کە کاتێک قسەی لەگەڵانەکەی سەوتی لێدا ببڕی، ئەم ئینسانە پەشیمانە بێتەوە گەڕێتەوە. و ئەگەر بزانی سەوتی لێدا ببڕیان لێدا نەبڕێ، ئەم ئینسانە پەشیمان نابێتەوە، تێکەڵکردنی باشترە لەم کاتەدا. چونکە بەڕێزان جاری وا هەیە ئەگەر بێ و خەڵکانی کە لە تاوانە ئاژین ئێمە هیچ قسەیان لەگەڵانەکەین، لەسەر تاوانی خۆیان بەردەوام بن. بۆیە جاری وای مەسلحەت لەوەیان نێمە قسەیان لەگەڵانەکەین، مەسلحەت لەوایە قسەیان لەگەڵا بکەین. برایان و خوشکانی عزیزم، بۆیە قسە نەگردن لەگەڵ کەسێکدا لەبەر مەسلحەتی شەرعی جائیزە، لەبەر مەسلحەتێکی شەرعی تا پەشیمانە بێتەوە. ئەگەر پەشیمان بوویەوە ئەو کاتە قسەی لەگەڵاکە. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێ حەدیسی بۆ منداڵەکانی جێڕایەوە. ئەو حەدیسەی باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله. ئێوە ئافرەتان مەنع مەکەن لەوەی بچن بۆ مزگەوت. پێغەمبەری خوا وا فەرمێت. کوڕەکەی عەبدوڵای کوڕی عومەر وتی دەی وەڵڵاهی من مەنعیانەکەم. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی یعنی پێغەمبەری خوا فەرمێ مەنعیان مەکەن، تۆ وەڵی مەنعیانەکەم، دەی وەڵڵاهی قسەت لەگەڵا ناکەم. بالفعل قسەی لەگەڵا نەکرد تا پەشیمانە بێتەوە. ئەمە مەسلحەتێکی شەرعیە، ئەمە ئەزانی لە قسەدا بڕینە مەسلحەتێکی شەرعیە و ئینسانە گەڕێتەوە بۆ سەر دینی پاکی ئیسلام. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر مەسلحەتی دینی قسەی لەگەڵ چەند هاوڵێک دابڕی، تەماشاکە 40 ڕۆژ کاتێکە دواکەوتو بوون لە جەنگێک لە جەنگەکاندا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی لێدا بڕین تا ئایەتی خوای پەروەردگار هاتە خوارەوە. ئەمە مەسلحەتی دینی. واتە برایەکی مسلمان، خوشکێکی مسلمان دروستە لەبەر مەسلحەتێکی دینی قسە لەگەڵ بەرامبەرەکەی دا ببڕێ. بەڵام ئاگادار بن، پێم وتن هەر کاتێک زانیت ئەم قسەدا بڕینە خزمەتی بەرامبەرەکەت ناکە، پەشیمان نابێتەوە، نابێ قسەی لێدا ببڕی. یعنی کاتێک وەکو دەرمان بەکارهێنیت، وەکو دەوا بەکارهێنی، کاتێک کە دەوا نەبوو دەرمان نەبوو تۆش نابێ بەکاری بێنی، کاتێک کە عیلاج نەبوو نابێ بەکاری بێنی. برایان و خوشکانی بەڕێزم، قسە دابڕینێکی تر تەبەن بەس لەم حاڵەتانەیە جائیزە. برایان و خوشکانی بەڕێزم، بەس لەم حاڵەتەیە جائیزە، واتە بۆ تەنبێ بێ. هەندێک ئەمە مەسلحەتی دینە، جاری وا لە نێوان ژن و پیاودایە، یعنی جاری وایە کابرا مسلمانیشە، هەر دژایەتی دین نییە، بەڵام ئەستەکەی لەسەر سیفەتێکی ناشرین بەردەوامە بۆ تەنبێکردنە ماکەیت. ئەویش مدەیەکی کەم ئاگادار بن. ئەمەیان پەیوەندی بە وازهێنان لەو خووە خراپە. هەر کاتێک وازی لە خووە خراپەکەیەنا واجبە تۆ لەگەڵی ئاش بیتەوە. هەر کاتێک جۆرێکی تریان لەبەر مەسلحەتی دنیایی، من لەگەڵ کەسێکدا قسە ناکەم لەبەرەوەی مەسلحەتێکی دنیایی لە دەستم چووە، لەبەرەوەی مەسەلەن زوڵمێکی لێ کردوم، ستەمێکی لێ کردوم،
قسەیەکی کردو پێم ناخۆش بووە ڕۆژە لە ڕۆژان دڵی شکاندوم کورە ژنی نەداوە بە براکەم چوونە بۆ مثلەن یعنی لەبەر کێشەیەکی کۆمەڵایەتی لەبەر دین نییە ئەمەیان بەڕێزان شریعەتی پاکی ئیسلام مادام شتەکە پەیوەندی بە دنیاوە هەیە ئیسلام سێ ڕۆژی داناوە ئاگادار بن ئیسلام حسێبی بۆ نەفس کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق ثلاث لە سێ ڕۆژ زیاتر بۆت نییە قسەی لەگەڵانەکەی ئەمە پەیوەندی بە دنیاییەوە هەیە یعنی ئیسلام سێ ڕۆژی داناوە زان بۆ سێ ڕۆژی داناوە برایان خوشکانی بەڕێزم ئیسلام کاتێک کە بەجایزی داناوە تا سێ ڕۆژ بۆ ڕۆژی یەکەمی داناوە ئەم دوو کەسە کە کێشەیان لە نێواندا دروستە بێ ڕۆژی یەکەم تووڕێیەکەیان وردە دامرکێتەوە بە ڕۆژێک ڕۆژی یەکەمی داناوە بۆ دامرکاندنەوەی تووڕێیەکەیان ڕۆژی دووەمی داناوە ئیسلام بۆ بەخۆداچوونەوە هەنی بۆی کە دوێنێ ڕووی داوە کە پێرێ ڕووی داوە ئینسان بەخۆیدا بچێتەوە بڕیارێکی چاک بدا بڵێم کارێ من کارێکی خراپە من دوێنێ سەر تووڕێی ئەم بڕیارم داوە لۆمەی نەفسی خۆی بکە چی بکەم باشە ڕۆژی سێم دانرا بۆ اعتیزار بۆ ئاشت بوونەوە هەنی ئیسلام سێ ڕۆژی داناوە بۆ نەفس بۆ ئەوەی کە ڕۆژی یەکەم ئیسلام فەرزی نەکا قسەی لەگەڵا بکە نە با تووڕێیەکەی تەواو بێ با مڕاجعەیەکی نەفسی خۆی بکاتەوە لە سێم ڕۆژدا قەرار بدا و باوشکات ملی بەرامبەرەکەیدا ئاش بێتەوە بۆ شتی دنیای ئیسلام تەنها سێ ڕۆژی داناوە ئەمڕۆ برایان و خوشکانی بەڕێزم چەند کەس لەبەر مەسلحەتی دنیای ساڵە قسەی لەگەڵ براکەیان نەکردووە ساڵە قسەی لەگەڵ خوشکەکەیان نەکردووە چەند کەس ئازیزان و خۆشەویستانم والله عوزرمان نییە لای خۆ ئینسان عوزری نییە لای خوا لە بەرشتی دنیایی لەگەڵ برا مسلمانەکەی قسە نەکە ئازیزان و خۆشەویستانم بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر حەزەری داوە ئینسان ئاگادار بێت خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەو جۆرە قسە نەکردانەی کە لەبەر شتی دنیاییە لەبەر مەسلحەتێکی دنیاییە ئەگەر سێ ڕۆژی بەسەردا بڕوا و ئاش نەبێتەوە ئەوە بەڕاستی لەو کەسانە حسێ بکرێن کە خوای پەروەردگار کردەوەیان لێ وەرناگرێ یعنی پێغەمبەری خوا لە فەرمودەیەکدا فەرمێ ئەو دوو کەسەی کە لەبەر مەسلحەتێکی دنیای قسە پێکەوە ناکەن دوای هەردووکیان ئەم دوو ئینسانە وەفات دەکەن خوای تەعالا لە بەهەشتا کۆیان ناکاتەوە ئەم دوو ئینسانە حتا سزاکان وەرنەگرن لە دنیادا لە قیامەتدا بۆی بەڕاستی زۆر گرنگە برایان و خوشکانی بەڕێزم ئەم بابەتە زۆر بە سادەی تەماشا نەکرێ بابەتێکی خەتەرە چونکە لایەنی کۆمەڵایەتی زۆر گەورەی تایە بۆ کۆمەڵگا و بۆ بنەماڵە بۆ خوشکان بۆ برایان بەڕاستی کارەساتە ئەگەر ئەوە بەردەوام بێت ناو کۆمەڵگادا کێمان لەگەڵایە کێ باوکی سەروەت بەڵێ هەلۆ مامۆستا گیان مامۆستا گیان خوا لێ ڕازی و ڕەحمەت لە باوک دایکی تۆوە ئینسانی بۆ تۆ خاتەوە مامۆستا گیان یا ڕەبی خوا بتپارێزێ باوکی سەروەت خوا لێت ڕازی بێ یا ڕەب العالەمین لە باوەنوور تەلەڤنووەکەی لە گەریان سەلامی خوار لە هەموو خزمانی باوەنوور مامۆستا وەڵا سوعالی فەلاعەتەکەی نینی گەنموجۆی نی زەکاتەکە بەڵێ ئەوسا یعنی لە دەتەنەکە تەنەگەیمە لێ دەرەکرد بەڵێ تێژە بەڵێ بە ئیسا ئیکەینە پارە لە پارەکە لە 100,000 لێ دەرەکەین وەحاصل لە ملیۆن 100,000 لێ دەرەکەین وتم ڕوونی کەرو بۆمان ئێوە داوتانە بە حکومەت وانە گیان داوتانە بە حکومەت نایدەنە حکومەت ئەیدەنە ئەهلی لە باوین لە کەلار و پارەکەمان لە داتی بۆ حکومەتی ناس هەرە پرسیارەتە بوو باوکی سەروەت ئەرە وەڵا قوربانی سەر و مامۆستا گیان یا ڕەبی خوا بتپارێزێ ئەی ڕەحمە لەو باوکی دایکە مامۆستا گیان یا ڕەبی خوا لێت ڕازی بێ خوای کەورە سەروەتیشت لێ نەسێنێ یا ڕەب العالەمین لە تۆی ڕازی دوو شەوە تەلەفۆن بۆکەم هەڵی ناری وتم بزانم لە پارە ئیکەینە پارە چون ئینشاء الله وەڵام تەدەمە لە خزمەتتان بەسەر هەردوو چاوم پارەی کەمی بووەکە پارەکە باشتر نییە بەسەر هەردوو چاوم ئینشاء الله وەڵام تەدەمە بەسەر هەردوو چاوم ئەی قوربانی تۆم خوا بەسەر چە دایکی پەیام بەڵێ فەرموو سلام علیکم مامۆستا گیان عەلەیکی سەلام خوشکە بە ڕێزەکەم قوربانی تۆ بە مامۆستا گیان خوا جەزا باتە دوو پرسیارمێ مامۆستا گیان فاتیحا بۆ مردووە چێ ئەمە یەک فاتیحا بۆ مردوو بەڵێ دووهەمینیش مشکلەیەکمان لێ خۆماوە داوای دوعای خێری لێ یەکەم
یا ڕەبی خوای پەروەردگار کێشەکەتان بۆ چارەسەر کات ئینشاءڵڵا دوعات بۆکەین بەسەر چاو بەڵامی تر هەوڵدەن کێشەکە خۆشم نەخۆشی بەلایانی شەرعی ئینشاءڵڵا بۆ بکەم مامۆستاگیان زۆر تەواو نیم بە دانیشتان لە نێژەکەم ئیتر نازانم خوا قبوڵیەکایانە خوای پەروەردگار زۆر بەڕەحمە با قوربانە بە مامۆستاگیان زۆر مەمنون و سپاس دەکەم خوا لەت ڕازی بێ یاخوا مەحفوظ بی خوا بتپارێزێ کاک حاجی ئەمین بەڵێ بەرێ کاک حاجی گیان بەرێ لە خزمەتتان کاک حاجی بەرێ مامۆستاگە خۆشی بەرنامەت پێکەم یا ڕەبی خوا بتپارێزێ یا ڕەب العالەمین دەسوات دەکەم زۆر خۆشحارم بە بەرنامەکەت یاخوا مەحفوظ مامۆستا سوباسی ئەوە ئەو کە خۆتێک نەگەینن ئەمن برا گەورەمە برام هەنا لە ڕوازێ جوو برام خۆدە من ناگەین پارێکە زیاتر بەڵێ ئەمن ئەسمە کلیان ئەو هەر خۆدە من ناگەینن لە کوڕەکەی کەی من عازم خۆدە من ناگەینن یعنی تۆ چی بۆ لایەن ئەمن گوناحبارم یا گوناحبار نیمە براکانت قسە لەگەڵ تۆ ناکەن بەرێ هەتوو دوو برام قسادەکە من ناکەن ئینشاءڵڵا وەڵام تدەمەوە مەمنونم ماما یاخوا مەحفوظ بن خوا لێت ڕازی بێ یا ڕەبی ئینشاءڵڵا وەڵامی کاک حاجی ئەمینە دەینەوە بە ئیزنی خوای پەروەردگار پەیوەندی ترمان لەگەڵایە برانی کۆنتڕۆڵ کاک عەبدوڵڵامان لەگەڵایە بەڵێ فەرموو کاک عەبدوڵڵا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ما مصيّا ماشي. يا ربي خوابت باريزي. سلاما بيا خاصتكم. بنبول ما مصاص تبارك بالزكاة. بله. من خوم كريتيمو دكانك شم هي كريتيم إلا دكانك شا. اسمعي كم تيو كسابتي بيواكم أو اسمعي أجر حدي زكاة فرينة. زكاة كوي عنا. إيشكت شيا. إشي توزيعاتي ماركتا دابشكني خواتنا وسر ماركتا كان يعني خود خاوني شكي بله دكان تيا بله إن شاء الله والله أمتى دمو بسرت شاو شاوتنا أجر زكاتي بكريت شون بخدمة جنابت بقام ممكن نويجات رسيبم شون بوم دياري كي إن شاء الله أجر دانشي بديار برنامجك ولا خدمة تابين بإذن إخوة والله مختدمه بإذن إخوة يفرور رأي عزيزي كاك عبد الله خوالت رازي بيه باوكي أحمد مان لقلايا بالله فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أنا مصيّم ماشي شكر. خوابت بارزي باوكي كاك أحمد. سلام يا أخوة والله ما مصيّم راس السارك يوم أبو عزلنا به كم كشيء نخوشم بالحال ده نخوش كم رقيق رجوع مكان بيجينا والله حال در يقول شلون بكرة معزلنا بفيديو كي شون بم يعني راسك تزيبون ركنوا دستان خوش بي فيديو رجوع يعني بله كم بسعر الدكتور وهم بسيرة مصيبة رزق وفان توش بسعرم كدو على أبي ناكل بالرجوع كمو مجبورم راسي فيديو كي بم عايزين تزيد زيادة مرور كانوا ما بس لو شلون فيديك بدي بتشي بيدي بله إن شاء الله والله متدم بسرت شاو ديك فاس خوالت رازي دعاء خير بومنهم سمعنا يا ربي خوابت بارزي باوكي كان خوي قوربت بارزي بخاطرينا وجوانا كان إن شاء الله بوملاك باوكي بهشت من لقلايا الو بلا جان السلام عليكم ماما ساجان. عليكم السلام باوكي بهست ماما ساجان يا ربي قادر بخير ذاته خوالت رازي بيا رب العالمين. ماما ساجان دوك شارم هي بيزعمت لخدمة تام ماما صا من عليكم مردوه تقريبا صالوني وقدبي بلان شوار روجي ما بون بيت السردونيا كعمري خايكت بلا صالونيو كمردوه تقريبا او دوري بلا وتمزانم بلا صالونيو كفاتحه الى السر مجابو بخوينم او يكان إيه تماني كان كان وتمزانم قرباني كي بو بكم لسر مواجب مرة من دالو انا تماني كان بو
چوار ڕۆژی مابوون پەیدا بێ بەزگی دایکی دامرد نات سەر دنیا نهاتە دنیا نەخەی ناتە دنیا بڵێن دنیای نەدید لە بەزگی دایکی دامرد بەڵام چوار ڕۆژی مابوو ئینشاءالله وەڵامتە دەم و باوکی بەهەست بەسەر هەردوو چاوم مامۆستاجان دەست خۆش بێ لە خزمەتتان خی گەورە بتان پارێزە یا ڕەب العالەمین خوشکە ئامینە لە سلێمانی خوشکە ئامینە بەڵێ فەرموو خوشکە ئامینە چۆنی مامۆستاگیان دەخۆشی بەرنامەکەی یەکەم خوای تەعالا بتپارێزێ خوشکە بەڕێزەکەم بە خوددا مامۆستاگیان یەک پرسیارمەیە لە خزمەتتە ئێمەش لە خزمەتتاین بە خوددا مامۆستاگیان وەڵام من کوڕەکەم دیایە لە قاتی سەرەوەیە ئەمەوێ سەرفتیەکەی بەمێزدانم پێسێ یا پێی ناسێ نان و شتان پێکەوەیە نەوەڵا دیایە بە زیادەعانیسێ نوێژەکە لەخوای گەورە بە زیابێ ئەرەوەڵا بووکەسم نوێژەکە و کوڕەکەسم نوێژەکە ئینشاءالله وەڵامتە دەمەوە بەسەر هەردوو چاوم قوربانم دەستخۆشی بەرنامەکە و یەکەم مامۆستاگیان خوشکیگەوە ئێمە دەستخۆشی لێواکەین ئەم بەرنامە بە ئێوە جوانە برایان و خوشکان خی گەورە پاداش پێ باشە خوابتان پارێزە یا ڕەب العالەمین خوابتان پارێزە کێمە لەگەڵایە خوشکە نازەنین بەڵێ السلام عەلەیکم عەلەیکم السلام وەرەحمەت الله وبەرەکاتوه خی گەورە پایدەکە ئینشاءالله خی گەورە نێژداهەتی کەی مسلمان و هەموو مسلمانان قبوڵ بکە ئینشاءالله ئامین ئامین یا ڕەب العالەمین ئامین یا ڕەب بەڵێ بە پرسیارێک لەگەڵتان بەشدارم من بۆنی ئارەقەم زۆر ناخۆشە دوو لە ڕووتان واتە زۆر حارەقەی دەکەم ئەگەر حەتی بەکار نەینم بۆنی حارەقەم زۆر ناخۆشە یعنی پیرەژنێکی هاتوچەی ماڵمان دەکە ئەو پیرەژنە ئەودا حاجە هاموشتۆی خێزانیمان هەیە لە دوورەوە مەهێشتا 2 مەتر لە من دوورە دەرێ بۆنی حەترەکە زانەسەری پێدەگرم ئەو ماڵە دراوسێ کەریکەم یان هەنیواتە قەتێکی لاقیان لەگە بکەم چکە هەر من دەبینی دەرەژانە سەر دەگرم جا لەبەر دەرگاوی لە شوێنە یعنی بۆنی حەترەکە ژانە سەرەگرم تۆ چی بۆ ماڵیانە ئەوان دێن والله ئەمە هەردوو لاچین بۆ ئەوێ ئەوان دێن ئێمە دێن بەڵام ئەو دای حاجە بە بۆنی حەتر سەری تێک بشی ئێستا 2 مەتر لە من دوورە سبحان الله دەرێن بۆنەکەی تو من ژانە سەرم گرت دەرێ نەخەنا سەمتم دەبی بە بۆنی حەترەکەەوە ئینشاءالله وەڵامتە دەمە زۆر سپاس پایدار بی خواتان لەگەڵ خواحافیز بێ خوشکە بەڕێزەکەم خوای کێمە لەگەڵایە باوکی کاک محەممەد لە کەرکووک بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستاگیان عەلەیکم السلام وەرەحمەت الله وبەرەکاتوه مامۆستاگیان خوا پایدارت کە بۆ ئێمە بێڵێ یا ڕەبی خوای تەعالا ئێوەش بۆ ئێمە بێڵێ باوکی کاک محەممەد یا ڕەب العالەمین مامۆستاگیان دوو پرسیارمێ لە خزمەتتان مامۆستاگیان لە 1970ەوە بەس حادیسەی سیارە لە مناڵێکە من داوە بڵێن حادیسە بوویتت مردووە مناڵەکەم توش بڵێن ئێستا ناتوانم ڕۆژەکە بگیرم توانم فیدیەکەی بدەمیان جەنابەت لە مناڵێکت داوە بەڵێ ئێستا خۆت ناتوانانی بە ڕۆژوو بیت ئەبێ 2 مانگ لەسەرێک بە ڕۆژووی وانە ئەنی ڕۆژۆکەت نەگردووە ڕۆژەکەم نەگرتووە ئەمە سوالێکە بەڵێ سوالەکەی کەشم عەرزێکم کڕیوە 8 ساڵە بەڵێ 8 ساڵە هیچ هینێکم نەداوە سەرفترێکی هینەکەم نەداوە زەکاتی ئەرزەکە بۆچی کڕیتە وەڵا هەر کاتی خۆی کڕیم دام نایتر وتم مەگەر بوو ئاوەدان بێتەوە ئەوە بێ ڕەنگە بیکەم بە خانوو ئاوەدانش نەبێ بۆ فرۆشتنم دانابوو خانووی خۆتەیە باوکی کاک محەممەد بەڵێ سپاس بۆخوا ئەنیسە لە خانووی خۆتیت بەڵێ ئێستا ئەم ئەرزا ئەگەر ئێستا کەسێک مەسەلەن پارێکی باش و باتەی فرۆشیت ئارە وەڵا ئینشاءالله وەڵامتت دەمەوە باشە خوالت ڕازی بێ خوالت ڕازی بێ یا ڕەبی کاک دڵشادمان لەگەڵایە لە هەولێر بەڵێ کاک دڵشادی گیان مامۆستاگیان سەلام عەلەیکم عەلەیکم السلام وەرەحمەت الله وبەرەکاتوه سەڵاوی خوای گەورە لە تۆ لە بینەران و لە ستافی بەرنامە و لە تەواوی کەناڵی پەیام خوای گەورە پایدار وکە ئینشاءالله سەلامی خوای پەروەردگار لە ئێوەش کاک دڵشادی گیان خوابتان پارێزی
قوربانە مامۆستا گیان مامۆستا تقریبا ساڵ و نیوە دەبی بابمان عەمری خوای کردیا خوای گەورە عەفوی کە یا ڕەبی لەگە مردی هەموو لاچی ئینشاءالله چۆن بزانین یعنی حەز دەکەین بزانین وەزعی کوا یعنی کو بلێن لێی تێبگاین لە خەو ببینین یان خێرەکان چ خێرێک زیاتر دەگاتە خێری لە بۆ بکەین ئینشاءالله چ خێرێک یعنی شتێکی وای لە بۆ بکەین کە ڕاستە و خوبی گاتێ خەوی پێوە نابێنن والله خەون دەبینین بەس بۆ ڕادەینە مامۆستا خەونەکانیش کە دەبینم یعنی تێناگەم باشم بەبیر نایەتەوە لێم تێک دەچی زۆرش خەم دەخۆین یعنی دوو هاتیمان هەیە ئینشاءالله ینی جەناب دەڵێ چی خێرێکی بۆ بکەین زوو پێگا و باشە چ خێرە دەرگاتێ لێ شتێ بگەین ینی ماوە خەونم پێوە دەبینی خەونەکان بەو ڕادەی نەبوو کە لێ تێ بگەم خەونەکەم بەبیر نەدەهاتەوە کە بینەکە هەردەستان بۆ بەبێعی پاش نوێژی بەیانیش خەون پێوە دەبینی بەڵام بەعامەتەن بەبیرم نەدەهات ینی کە خەوەکە کوب وە سەروبەری خەونەکەی نەمدەتانی بیجێڕمەوە یان لێ تێ بگەم کە خەوی تر ئەبینی ئەتوانی بیجێڕیتەوە خەوی تریش بە هەمان شێوە ینی قەلەقیم پێوە دیارە لێ مەبەستم ینی هەر خەوێک ببینیت هەر نازانی بیجێڕیتەوە دوایی فەرقی هەیە مامۆستا جان خاستن ئەو ڕەحمەتی بابم لی تێناگەم ئینشاءالله وەڵام تەدەمە بەسەر هەردوو چاوم خوای گەورە لێ ڕازی بیا بەسەر هەردوو چاوم خوا خێر باتە مامۆستا بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم دیارە پەیوەندی هەر ئەوەندە وەرەگرین داوای لێبردن لە برایان و خوشکانەکەین ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان کردووە ناتوانین وەرەگرین چونکە بەڕاستی هەر فریای ئەم خوشکە بەڕێزانەوە ئەم برا ئازیزانە بکەوین باشترە لەوەی کە چۆن ئەوتری هەڵی پڕۆکێنین ئینشاءالله ئینشاءالله لە کاتێکی ترا لە خزمەتیەوە بەڕێزانە بین کە پەیوەندیەگرن برایان و خوشکانی ئازیزم کۆتا قسم لەسەر ئەم بابەتە ئەوەیە بەڕاستی ئینسان هەر کاتێک توانی یعنی ئەتوانێ خۆی مەسەلەن دەوروبەری بخەڵەتێنێ بە قسەیەک ئەتوانێ دەوروبەری بە شێوازێک لە شێوازەکان ڕازیکە بەڵام بەڕێزە ئینسان ناتوانێ نەعوذ بالله بیوێ خوا بخەڵەتێنێ ئەوە زۆر خەتەرە یعنی خوای پەروەردگار ئاگای لێ دڵە ئاگای لە ناو دڵە هێشتا قسەت نەکردەوە هێشتا بە دڵتان هاتووە ئاگای لێتە چیەکەیت ئەو ئەزانێ بۆ لەگەڵ بەرامبەرەکەت قسە ناکەی بۆیە بەڕاستی ئینسان با بینی خۆی خوا بینی خۆی خوای پەروەردگار یەکلایی کاتۆ بەم بەرە جەژنانە ئەم ڕەمەزانە کە مانگی ئاشتبوونەوەی لەگەڵ خوای پەروەردگار و لەگەڵ خەڵکی خوای پەروەردگار با نەڵێ وەڵا ئەمە شکاندنی نەفسی خۆمە و ئەمە تەنەزوولە کاکە تۆ لای خوا باشترینی یعنی وەخەیڕ الذی یەبدەء بالسەلام تۆ سەلام لەو بکە ئەوە بەڕاستی کارێکی گەورەیە ئەوە نەفس شکاندن نییە ئەوە تەنازول نییە ئەوە بەڕاستی بە ئەوە پیشانە دەی کە بالفعل تۆ لای خوا لەویتر باشتری هەوڵدا ینی وەڵا ئەبێ ئەو دەی تۆ لە پێشە سەلامی دێ بکەی پێت خۆش نەبێ کە ئەو لە پێشدا بێ بۆلات بۆیە بەڕاستی ئینسانی بڕوادار ئەبێ زۆر وریای ئەم بابەتە بێت چونکە بابەتێکی خەتەرە دێنە سەر پرسیاری ئەو برا بەڕێزانە و ئەو خوشکە ئازیزانەی کە پەیوەندیان گردووە سەرەتا وەڵامی خوشکێکی بەڕێز ئەدەینەوە کە دیارە برایان و خوشکانمان لە دەرەوەی وڵات زۆر جار بەهۆی ئەوەی تەلەفۆنەکانی ناوە زۆرە ناتوانن پەیوەندی بگەن بەڵام یەکێک لەو پرسیارانەی کە ناردوویان و دوو پرسیاران ناردووە برایانی بەڕێز و خوشکانی ئازیز لە بەریتانیا کە داوایان کردووە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە پرسیاری یەکەمان چەند مزگەوتێک هەیە لە نزیکیان ئەم چەند مزگەوتە لەواچێت لە بانگدانە دووسێ دەقەیەکی فەرق بێت و مەسەلەن مزگەوتێکی پاکستانی مزگەوتێکی تورکیا مزگەوتێکی کووردا تەوقیتی بانگەکان لەواچێت دووسێ دەقەیەکی فەرق بێ ئەڵێن ئێستا لە کاتی شکاندنی ڕۆژوودا ئێمە بە قسەی کام مزگەوتیان بکەین ینی کام مزگەوتیان باشترە برایان و خوشکانی بەڕێز هەر کاتێک ئەم کارە ڕوویدا لە هەر شوێنێک بوو لە کوردستان بوو لە دەروی وڵات بوو لە هەر جێگایەک بوو ئینسان ئیجتیهاد دەکات ئەو کەسێکی گوێ لە بانکایە بۆی دەرەکەوێت کە مەسەلەن کام مزگەوتەیان ئەنی چەند ڕێگەیەکە یەکێک لەوانە بۆی دەرەکەوێت کامیان زیاتر پابەندی کاتەکەیە کامیان زیاتر مەزبوطە لە کاتەکەدا بۆیە مزگەوتێکیان لەواچێ
ڕۆژێ دقەیە بێتە پێشە ڕۆژێ دقەیە بچێتە دواوە ڕۆژە 2 دقە بچێتە دواوە ئەمە بۆی دەرەکەوێت ئەمە بۆ خۆی مەسەرەن لەواچە بانگ بێژەکەیان یان جیازەکەیان تاوا نەبێ سەعاتەکەیان تاوا نەبێ ئیجتیهادەکە بزانە کامیان مەزبوطن لە کاتی بانگدا ئەویان هەڵە بژێرە ئەگەر نەیتوانی ئەمە بکە یعنی نەیتوانی ئیجتیهاد بکە یەکلایی بکاتەوە کامیان مەزبوطترن کامیان بانگەکەیان لە جێگەی خۆیەتی ئەوە بە هەر کامێکیان ڕۆژ و بشکێنێت هیچ ئیشکالێکی تێدا نیە یان نوێژ بکە هیچ ئیشکالێکی تێدا نیە ئەو خوشکە بەڕێزە ئەو برا بەڕێزە هەرکە گوێی لە بانگ بوو زانی ئەم مزگەوتی ئەم دیوایان و مزگەوتی و دییان مزگەوتێکی ترە ئەتوانێت ڕۆژۆکەی بشکێنێ و هەندێکە فەرمونون نزیکترین مزگەوت لە خۆیەوە ینی ئەم چەند مزگەوتە نزیکترین مزگەوت لە خۆیەوە کە بانگی دەسیقەی پێ بوو کە بانکیان باشە ئەوە بۆ ڕۆژۆکەی بشکێنێ ئیشکالی تێدا نیە پرسیارێکی تری ئەو برا و خوشکە بەڕێزانەمان کە لە بەریتانیان پرسیاری ئەویان کردووەکە دراوسیان هەیە دراوسیانە ئەهلی کتابن واتە یان مەسیحین مەسەلەن یان یەهودی نەمانە خواردنیان بۆیانن لە مانگی ڕەمەزاندا ئەزانن کە بە ڕۆژوون و مەسەلەن وەکو ئینسانیەت خواردنیان بۆیانن ئەمانیش طبیعەتیان خواردنەکە ناگرێ ئەگەر خواردنەکە ڕەتکەنەوە بەرامبەرە دراوسەکە هێنا دڵی ئەشکێت کامە خراپە ئەگەر وەریشی گرن خواردنەکەیان پێ ناخورێت طبیعەتیان ناچێت دەسەر خواردنەکە ئایا لەم کاتەیە دروستە خواردنەکە فڕەدەن طبعا بەڕێزان و خۆشەویستان جارێ ئەوەی کە خواردنەکە ڕەتکەن و بە هیچ شێوازە شتیوان نەکرێت چونکە ئەو ئەزانێت وە لە ڕەمەزان دای لە مانگی پیرۆز دای خواردنت بۆ ێنە ڕەدی نەکەیتەوە بە هیچ جۆرێ باشە خواردنەکەی لێ وەرگرە ئەی کە لێم وەرگرە چونکە حەڵاڵە قورئانە فەرمێ وطعام الذين اوتوا الكتاب حل لكم ئەوە ئەهلی کتاب کاتێکە حیوان سەرە بڕن خواردنەکەن ئەوە حەڵاڵە بۆیە مەگەر بزانی خواردنەکە بەراز بێ مەسەلەن شتێکی وەکە لە شەریعە ئێمە حرام بێت یعنی ئەگەر هەمان شتە حەڵاڵەکان بێ ئەو بۆ ئێمەش حەڵاڵە با ئەوان لیان نابێت خواردنەکان بۆ هێنا ئەگەر طبیعەتت گردی بسمیلای لێ بکە بسمیلای لێ بکە و بیخۆ نەکەوان بسمیلای لێ نەکرد بێ ئەمجا دەربارەی ئەوەی کە طبیعەتمان نایبایە چی لێ بکەین طبعا برایان و خوشکانی بەڕێزم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا باسی ئیضاعی ماڵەکات یعنی ئەوەی کە ئینسان ماڵەکەی بەزایە بدە یەکێک لە بەزایەدان ئەوەیە کە خواردن فڕە دەیت ینی خواردنێکی پاک و جوان تۆ بیکەیتە تەنەکەی خۆڵەکە دوو لە ڕۆژێ نابێت ئەمە کارێکی خراپە ئەی چی بکەین ئەو خواردنە کە بۆتان دێ مودەکەی کەم مەسەلەن لەم مانگی ڕەمەزانە لەوەچە چەند جارێک بۆتان بێنێ ئەم خواردنە یەقینمێ لەو وڵاتە لەو جێگایە دووشت بوونی هەیە یەکەم کرێکاری سەرجادەکان مەسەلەن ئەو خواردنە هەڵگرە ئەگەر ئەو دقەیەش نەتوانی بیخە سەلاجەکەەوە با بە فرێشی بمێنێتەوە بەیانی لە فرسەدێکدا قەیچەکە بیبەبی دە دوو کرێکار بابی خۆن خێر بۆ تۆش دێت ئەم خواردنەی تۆ کردە بە خێر و با مسلمانیش نەبێ بیان دەرێ ئەگەر ئەمەیانت نەتوانی بیکەی لە هەموو شار و وڵاتێک ئاژەڵ و شتی لێیە خواردنەکە بدە بە ئاژەڵ با خەسار نەبێ ینی بەم دوو ڕێگایە چارەسەری ئەو گرفتە بکەن ئەگەر ویستان مەسەلەن بەیانی بیبن دوو بەیانی بیبن هیچیان لەمانەتان دەست نەکەوت دوای ئەو خواردنەکە خراپ بۆ کاتەتوانە فڕیدەن بەڵام خواردنەکە کە خراپ نەبووە فڕیمەدەن لە ئەوڵە برایان و خوشکانی بەڕێزم بە ئومێدەوەی توانی بێتم وەڵامی ئەو برا و خوشکە بەڕێزانم بەمو باوکی کاک سەروات پرسیاری فەلاحەتی کرد کە ئایا جائزە دانەوێڵە بە پارە زەکاتەکەی دەرکەین و چۆن دەریکەین طبعا بەڕێزان برایان و خوشکانی بەڕێزم ئەمڕۆ ئەو بەڕێزانی کە فەلاحەتەکەن جۆرێکیان هەر لەوێ و ئاتو حەقەهو یەومە حەصادی هەر لەو ڕۆژێکە درەویەکەن لەو ڕۆژە زەکاتەکەی دەن بە گەنم و هیچ کێشەیەکی نیە ئەوە شەرعیە هەندێکی ترا گەرمەکە کۆکەنەوە ئەم گەرمە تەسلیمی حکومەتیەکەن خۆیان ئەیفرۆشن مەسەلەن کە خۆیان ئەیفرۆشن چۆن زەکاتەکەی بدەن ئێستا بۆ بە پارە بەڕێزان ئاگادار بن کاتێک کە 100 تەنەکە گەنمت فرۆشت ئەم 100 تەنەکە گەنمە کردت بە پارە زەکاتەکەی نابێ بە شێوازی پارە دەرکەی ئاگادار بن یعنی ناکرێ مەسەلەن تۆ بڵێ وەڵا کاکە من فرۆشتومە ئێستا لە چلا یەکێ دەم بە زەکات بڵێ لە چلا یەکێ دەم بە زەکات وەکو پارە حسێب وەکو پارە حسێب بۆ ناکرێ وەکو گەنمەکە حسێبی بۆ کرێ چۆن وەکو گەنمەکەیان بەراوە یان دەیمە ئەگەر دەیم بوو لە 20 تەنەکە تەنەکەی کێدەیت ئەگەر بەراو بوو لە 10 تەنەکەی کێدەیت تەماشاکەن
ئەگەر گەنمەکە خۆیان ئاوێنەدا بەدەست ئاوێنەدا زیاتر پێوەی ماندووە بوون ئەوە لە 20 تەنەکەی ئەگەر ئەوتر بێت لە 10 تەنەکەی چەکەوێ تۆ دەی پارەکە لە 10,000 دەی ئەگەدار بن لە 10 ملیۆنێکە دەیت یعنی ناچ لە مەسەلەن ئەگەر پارە بێت لە 2.5 دەی ینی بایی دەفتەرێک بێت 2.5 دەی بەڵام ئەگەر هی گەنمەکە بوو ئاگدار بە وەکو پارە حسێبی بۆ ناکرێ بەڵکو لە دەفتەرەکە 10 دەیت بەو شێوازایی دەن برایان و خوشکانی بەڕێزم ئەمە جۆرێکیانە جۆرێکی تریان ئەوەیە ئەی خەمڵێنی ئەڵێ ئەم مەسەلەن 2 تەغار گەنمم بووە 2 تەن گەنمم بووە ئەم 2 تەنە گەنمە بۆ نمونە 30 تەنەکەی 30 قزناغی زەکاتە 30 قزناغەکە بەجا لە یەکە دێت و بایی چەندێک بۆ ئەم ئەو کاتە زەکاتەکەی دێت ینی پارەی بەم دوو شێوە زەکاتەکەی درێ برا ئازیزەکەم دایکی پەیام دوو پرسیاری بۆ خوشکە بەڕێزەمان کە ئایا فاتیحا بۆ مردوو برایان و خوشکانی بەڕێزم مەسەلەی قورئان بۆ مردوو فاتیحا بۆ مردوو ئومێد دەکەم ئینشاءالله وەکو ئیمامی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع فتاوای باسێکە کە ئەفەرمێ خێر بۆ مردوو ئەچێت قورئان بێ یاخود حەج بێ یاخود قوربانی بێ هەرچیەک بێ ئینشاءالله بە مردوو ئەگات چونکە ئێمە فەرمودەشمانەیە کە مردوو لە دوای خۆی خێر و سەدەقەی بۆ ڕوا ئەگەر ئینسان قورئان بخوێنێ لەسەر قسەی ئەو زانایانە خێر و پاداشتەکەی هەدیە بکات بە مردووەکەی ئینشاءالله پێی ئەشێت بە ئیزنی خوای پەروەردگار و فاتحاش خەڵک بۆیە فاتحای داناوە چونکە الحەمدولillah خەڵکێکی زۆر الحەمدولillah لەبەرە بۆی ئەویان داناوە ئینا هەر ئایەتێکی قورئان بێ هیچ ئیشکالێکی تێدا نیە کێشەیان هەیە خوشکە بەڕێزە داوای دوعای خێرێکە بە خۆشی نەخۆشخانەی هیوایە نەخۆشخانەی هیوایە ئەپارڕێنە لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار کێشەی ئەم خوشکە بەڕێزەوە ئەو بەڕێزانەی کە گویان لێمانەوە بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون یا ڕەبی خوای کێشەکانیان چارەسەرکەی یا ڕەبی خوای کێشەکانیان چارەسەرکەی یا ڕەبی خوای کێشەکانیان چارەسەرکەی یا ڕەبی خوای شیفای ئەم خوشکە بەڕێزە و هەموو ئەو بەڕێزانە بدەی کە نەخۆشن و داوای دوعای خێرانیە کردن یا ڕەب العالەمین کاک حاجی ئەمین پرسیاری ئەوەی کرد کە دوو برای قسەی لەگەڵا ناکەن ئەم چۆتە ماڵیان مەسەلەن هەر قسەی لەگەڵا ناکەن کاک حاجی گیان خۆی گەورە پاداشتت باتەوە بەڕاستی سەیرە برا لەگەڵ برایە قسە نەکات یعنی زۆر عجیبە ینی برای شیری بێ برای دایکی بێ قسە نەکەن کوڕ عجیبتر لەو لەگەڵ باوکە قسە ناکا کوڕ ئەمە بەڕاستی کارەساتە لەوە چاوانش ئالی نوێژ و مزگەوت بن تۆ شەرعەن ئەگەر کێشەکە خەتای تۆش بوو بێت کێشە و مشکلەکە خەتای تۆ بوو بێ کاتێک کە چوویتە بەردەم ماڵەکەیان سەلامت لێکردن داد لە دەرگایان بۆ نەکردیتەوە دەریان کردی وتیان قسەت لەگەڵا ناکەین شەرعەن تۆ گوناهبار نابیت شەرعەن گوناهەکە هەمووی بۆ ئەوانە خوا پەنامەبەت بۆیە مادام تۆ ئەم ڕێگایەت تاقی کردوتەوە ئەوانە قسەت لەگەڵا ناکەن تۆ لای خوا مەعزوری خوای تەعالا پاداشتت باتەوە کاک حاجی ئەمین کاک عەبدوڵڵا باسەوەی کرد کە مارکێتی هەیە کرێتی ئەوشە مارکێتی ئایا چۆن زەکاتی مارکێتەکەی بدەن کاک عەبدوڵڵاییان زەکاتی مارکێت دوکانێکت هەیە شتە فرۆشی مەسەلەن دێی ئەم دوکانەت لە 3 بەش بەدەر نییە لە 3 بەش بەشێکت پارەت لای خەڵکە قەرزت لای خەڵکە بەشێکی ترت خەڵک پارەی لاتە خۆت قەرزاریت بەشێکی تری ئەوەی لە دوکانەکەیە جارە دیت ئەوەی دوکانەکە ئەخەمڵێنیت مەسەلەن ئەم بابەتە ئەوەندەی تا ئەی خەمڵێنی بە زیادەوە بۆ نموناڵێ ئەم دوکانەی من لەوا چێ بایی بۆ نمونە بایی 40 ملیۆن شتی تیابێت ئەم 40 ملیۆن ئەم دوکانە بایی 40 ملیۆن شتی تایە بایی 40 ملیۆن شتی تایە ئەی باشە چەنێ پارەم لای خەڵکە چەنێ پارەم لای خەڵکە 5 ملیۆنم لای خەڵکە ئەم 5 ملیۆنە هی تۆیە ئەمە پارەکە مارکێتەکە ئەو پارەی کە لای خەڵکە بوو بە چەند بوو بە 45 ملیۆن ئەی چەنێ پارەم لایە خەڵک چەنێ قەرزی لای منە 5 ملیۆنان لامە کەواتە ئەم 5 ملیۆنم لێ دەرکرد ئەمێنێتەوە 40 ملیۆنەکە تەنها زەکاتی 40 ملیۆنەکە کە ملیۆنە دینارەکەت هەنی بەو شێوازە زەکاتەکەی دێ کاک عەبدوڵڵا ئەوە بە کورتی بوو لە خزمەتا وەڵام دایتەوە باوکی کاک ئەحمەد پرسیاری ئەوەی بوو کە فیدیەی ڕۆژووی لەسەرە چۆن فیدی بدە طبعا بەچی بیدات طبعا فیدیەی ڕۆژوو باوکی ئەحمەد فیدیەی ڕۆژوو بەڕاستی ئینسان ئەسڵ وایە وەکو لە بەرنامەکانی ڕابردووە باسمان کرد بە خواردن بیدات یعنی تۆ مەسەلەن
فیدیە ڕۆژوویەکت لەسەر خواردن دیاری کراوە بەو خواردنە برنجوشت 2 کیلۆ دیاری کراوە مەساڵ بە پارەش 2009 بەڵام کامیان بەری باشترە ئەکەوێتە سەر ئەوەی کە تۆ ئەو فەقیرەی کە ئەتەوێ نیازت هەیە فیدیەکەی بۆ بەریت ئایا ئەو نەفەرە پارە بۆ ئەو باشە و مەسلحەتەیان خواردن بۆ ئەو چاکە ئەگەر خواردن بۆ ئەو چاک بوو وەڵا خواردنەکەی بۆ بەرە یعنی پێویستی بە برنجە مەسەلەن مناڵێکی زۆری هەیە ئایلێکی زۆری بەسەر ئاکەوتووە خواردن بەشی ناکا مەسەلەن خواردنەکەی بۆ بەرە ئەگەر ئەو فەقیرەی کە بۆیە بێ خواردنی هەیە مەسەلەن پێویستی بە خواردن نییە بەڵام خاوەن خانوو دێ داوای کرێی لێکات مۆلیدە دێ داوای پارەی لێکات نەخۆشیانەیە پێویستی بە دەرمانە ئێمە تۆ برنجەکەی بۆ بەری لەو لاوای فرۆشێتەوە بارزانترەوە داتەوە بەو دەرمانە ئەو کاتە لەو کاتەیە لەسەر قسەی ئیمامیە بۆ حەنیفە کۆمەڵە لە زانایانی تر ئەو کاتە توانی پارەکە دەرکە هیچ ئیشکالێکی تێدا نێ برا عەزیزەکەم خوای تەعالا لێت قبوڵەکە ئینشاءالله باوکی بەهاست فەرمووی منداڵم مردووە ساڵ و نیوەکە ئایا فاتیحای بۆ بخوێنم طبعا منداڵە کە مردووە فەرمووی کۆرپەر بووە ینی پێش لە دایکبوون بووە مناڵە پاکە ئەو مناڵە پەپولەی باشتە پێویست بە فاتیحا ناکات ئەو مناڵە ئینشاءالله بێتە شەفاعەتکارت لای خوای پەروەردگار شەفاعەتت بۆ کات لای خوای پەروەردگار بۆ هیچ پێویست بۆ ناکا بەڕاستی قوربانیشی بۆ بکەیت ینی ئەم منداڵە مادام پێش لە دایکبوونی وفاتی کردو شەرعەن نە عەقیقە گوێزەبان و حوتمینی هەیە نە قوربانی پێویستەکە بۆی بکەی ناو منداڵە پاکە و بە پاکی گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی جێگەکەیتان بۆ پڕکاتەوە ئینشاءالله بێتە شەفاعەتکارتان خوشکە ئامینە پرسیاری ئەوەی کرد کوڕی جایە ئایا زەکاتی پێشێ کوڕەکەی جای لە قاتی سەرۆ زەکاتی پێشێ ئەم کوڕەی بەڕێزت ئەگەر فەقیر بێت ئەگەر ماڵی جیابێ بالفعل ئاهلی نوێژ و مزگەوت بێت بەڵێ سەرفترەی پێشێ زەکاتیشی پێشێ فیدیشی پێشێ هیچ شکالێکی نییە بەڵام ئەگەر پێکەوە بن لە ماڵا پێکەوە بن واتە نانتان پێکەوەی ئەوتان پێکەوەی ئەوە پێی ناشێ ئاگادار بە بۆیە بەڵێ بەو شێوازە بێت کە جەنابەت فەرمووت پێشێ و ئیشکالی نییە خوشکە نازەنین لە هەولێر پرسیاری ئەوەی کردکە ئەڵێ قەدەری خوای تەعالا من جسم و لاشم بۆنی عارەقی لێ دێ هەندێک خەڵک وایە ئەڵێ کاتێکە دراوسەیەکمان هەیە خزممانە دراوسێمان هەر کەسێکە کاتێک بۆنێک بەکارێنم بۆنەکە لە خۆ بدەم ئەو بۆ بۆنە تێکەچ یان مەسەلەن هەموو جارێ ئەم شکێنێتەوە یان کە بچوم بۆ لای ناڕەحەتە بێ بۆ بۆنە جاگەر بە بۆنی عەترەکە بێ یان بە بۆنەکەی تەبیعەکەی لاشەی خۆی بێ پێی ناڕەحەتە بێ ئەڵێ من چی بکەم باشە طبعا باشترین شت طبعا قسە دابڕین جائز نییە کاتێک ئەڵێ قسە دانەبڕێ یعنی بۆ نمونە لە شوێنێک بینی سەلامی لێ بکە پێویست بۆ ناکە سەردانی بکەیت پێویست بۆ ناکە زۆر تێکەڵبی دەگەڵە بەڵام لە هەر شوێنەی بینی سەلامی لێ بکە و باویش لە مەجلیس شتانە شکێنێتەوە مجارێوات پێ بڵێ ئەو ناخۆشە بەڕاستی و ئەو بەڕێزەش نابێ بەڕاستی وا بڵێ ئەگەر بەمیش بێتاقەتە بێ بە بۆنی ئەم خوشکە بەڕێزە بە سەردانی ماڵیان نەکات با نەچێ بۆ ماڵان ئەو قسە دابڕین نییە با نەچێ بۆ ماڵان بەڵام لە مناسبەیەک بینی لەبەر دەرگایەک بینی مەسەلەن بە شێوازێک لە شێوازەکان سەلامی لێ بکات ئیشکالێکی تێدانی ئینشاءالله تعالی خوای گەورە بتپارێزێ خوشکە نازەنین باوکی محەممەد پرسیاری ئەوەی کرد کە ئەرزی کڕیوە زەکاتی نەداوە چی بکات طبعا کڕینی ئەرز کاتێک کە ئەم ئەرزە بۆ خۆت نەتکڕیوە واتە نیەتت نییە ئەم ئەرزە نەبوو خۆت بکەیتە خان و نەبوو کوڕەکانت بکەیتە خان و نەبوو کچەکەت بکەیتە خان و کڕیوتە هەر کاتێ پارە بکە ئەیفرۆشیت ئەم ئەرزە برا بەڕێزەکەم زەکاتی تایە بەڵام چۆنێتی زەکات دانەکەی مادام تۆ ئەم ئەرزت بۆ لە خۆت زیادە یانی ئێستا ئەم ئەرزە لە خۆت زیادە ئەم ئەرزە کاتێک کە ئێستا نازانی بای چەنە پارە ناکات هەر کاتێک فرۆشتت ئەو کاتە زەکاتی ساڵێکی لێ بدە ئینشاءالله زەکاتەکەیت لەسەر ئەکەوێت هەر کاتێک فرۆشتت زەکاتی ساڵێکی لەسەر بدە و پرسیارێکی تری لە منداڵێکی داوە ڕۆژۆکەی نەگردوتەوە ڕۆژۆکەی نەگردوتە چی بکە ئەتوانێت فیدیە بدە مادام ناتوانێت ڕۆژۆکە بگرێتەوە ئەگەر ناتوانێت ڕۆژۆکە بگریتەوە ئەوە فیدیەکەی بدە هیچ ئیشکالێکی تێدانی ئینشاءالله بەڵام ئەگەر ناتوانێت ڕۆژۆکە بگریتەوە ئەوە بێ ڕۆژۆکە بگریتەوە ئەگەر ناتوانێت ڕۆژۆکە بگریت بە هیچ جۆرێک ئەوە بەڕاستی لەسەرت نی ئینشاءالله کۆتا پەیوەندی کاک دڵشاد بوو فەرمووی ساڵ و نیوە کە باوکم مردووە ئایا خەوی پێوە نابینم نازانین حاڵی چۆنە طبعا لای خۆی پەروەردگارە
يعني ئەو عالەمێکی غەیبە کاک دڵشاد برایان و خوشکانی بەڕێزم مەرجێ هەر مردووەکمان لێ بمرێ ئیتر ئێمە ڕۆحیانەتمان بە ڕۆحانەتی مردووەکە بگات هەموو کاتێک جاریوە خەوی پێوا بینین ئەمە ڕۆحەکان ناگەن بەیەک بەڵام لەوە چ حاڵی نەزانین و پێویستش ناکە حاڵی بزانین دوعای خێری بۆ بکەین لەوە ئەگەر حاڵی بزانین حاڵی باشە دوعای بۆ نەکەین مەسەڵەن خێری بۆ نەکەین بۆ شتەکە بەنهێنی ماوە تۆ لای خوای پەروەردگار ئێوە هەوڵدەن باشترین خێری بۆ بکەن مەسەڵەن باشترین خێر چییە باشترین خێر بۆ نمونە ئەوەیە تۆی بەڕێز بۆکو پاداشتێک بۆ باوکت ئەچی 20 قورئانی پیرۆز ئەکڕێکێتە مزگەوتێک کە قورئانی کەم بێ ئەم 20 قورئانە پاداشتی بۆ باوکت بێت يعني هر کەسێک لەو قورئانە بخوێنێت یان لە مرکزێکی تحفیزی قورئانە دانێ هەر کەسێک لەو قورئانە بخوێنێ پاداشتەکەی ڕاستەخۆ بۆ باوکتە چەمە خێرێکی چاکە یان مزگەوتێک پێویستی بە بیرە مەسەلەن بیرێک ئەکەیتە وەقفی باوکت بۆ مزگەوتە دروستێکەی یان فەرش مەسەلەن فەرشی مزگەوتێک یانی شتێک لەمانە خێرێکە نەبڕاوە بێ هەتا ئەو خێرە بمێنێ پاداشتەکەی بۆ باوکت ئەچێت بۆ شێوازە و دڵ تەنگیش مەبن کە مەسەلەن خەو بە باوکتۆ نابینن یان مەسەلەن خەوی پێوا بینی بیرت نییە ئەگەر ئەو خەوانەی کە لە بیری ئینسانە چێتۆ معنای نییە ئاگادار بن ینی خەو یان معنای نییە ئەو خەوانەی کە لە بیر ئەچنەوە معنایەکی نییە ینی شتێکی زۆر گرنگ نییە بۆیە ئینسان لە بیری ئەچێتەوە دیارە وردە کۆتایی بەرنامەکەشمان هات لە خوای پەروەردگارە پاڕین وڵی یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لە گوناهی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوای پەروەردگار ئەو برا بەڕێزانەی ئەو خوشکە بەڕێزانەی داوای دوعای خێران لێکردین یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکان بی یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکان بی یا ڕەبی خوای پەروەردگار هەر موسڵمانێک سیقەی بە ئێمەیە و داوای دوعای ئێمە و ئامینی مسلمانانی کردووە نەخۆشی هەیە لە ماڵە کێشە و گرفتی هەیە قەرزاری لەسەرە یا ڕەبی خوای تەعالە بێ بەهانایەوە یا ڕەبی خوای بێ بەهانایەوە یا ڕەبی خوای پەروەردگار ئەو برا خوشکانەمان کە پرۆسەی هەڵسەرگیریان نەکردو خوایە کارێن بۆ ئاسان کەی بەو شێوازەیە کە خۆتە یا ڕەب العالەمین خوای پەروەردگار ئەو برا بەڕێزانە ئەو خوشکە عەزیزانی پرۆسەی هەڵسەرگیریان کردو منداڵت پێ نەبەخشیون یا ڕەبی خوایە کارێن بۆ ئاسان کەی منداڵی ساڵحان پێبەخشی منداڵی هەموو لایەکمان ساڵح کەی تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.